دووبارە سڵاوتان لێبێت هاتوومەتە نێو گەلەری و ئەرشیفە جوانەکانی مامۆستا حەمەد جەزا و لە ماڵەکەی خۆیدا ئەم جوانی نەخشاندووە کە پڕە لە هەوڵ و ماندووبوونێکی زۆری ژیانی مامۆستا حەمەد جەزا لەگەڵ مامۆستا هونەر حەمەد جەزا کە کوڕی جەنابیانە درێژە بە بەشی دووەمی بەرنامەی ستاتیکا دەدەم کە درێژکراوەی بەشی یەکەم بووە. کاگونەر سپاس دەکەم کە لە بەشی دووەمدا لەم وێزگەی تەمەنی مامۆستا حەمەد جەزادا لەگەڵمانیت. سپاس بۆیەوە. زۆر سپاس. لە وێنەکاندا بچمە سەر کۆنترین وێنە، لەم وێنانەدا کامیان دەگوترێت کۆنترین وێنەی مامۆستا حەمەد جەزایە؟ ئەم وێنەیانە کە لە سلێمانی گیراوە ساڵی 1965. ئەمە کوێ سلێمانی دەکات؟ بۆ خۆیان نازانم شوێ گیراوە، بەڵام ئازانم کە لە سلێمانی گیراوە کاتی هەرزەکاریەتی تەمەنی ئەو کاتە دەگاتە 12-13 ساڵ تقریباً، وانە؟ مالی 1940 وای ئەمەش 65 وڵێ. ئەو کاتیش حەزی لە جلی کوردی و زۆر حەزی لە کڵاوی کوردی زۆر حەزەی وات لە زۆربەی وێنەکانی مناڵیشە کڵاوی لەسەرا بووە. جوانە اینجا جلی کوردی شو ئەم بوونیەتی کوردایەتی لە مناڵیەوە. ئەم وێنەی دیکەیە ئەوەشیان ساڵی 1965 ئیتر بە ئینی تەمەن ساڵەکانیشی لەسەر نووسراوە. جوانە 69 کە یەکەم جار کراوە بە سەرباز، دوایەوە بۆ ساڵەکان و قۆناغی هونەری خۆی گرنگە ئەم ئەرشیفانە بۆ هەموو هونەرمەندێک. بەس چۆن ئەم ئەرشیفانە بەم شێوەیە ماونەتەوە؟ پرسیارەکە ئەمەیە. بەڕاستی فۆتۆکان تۆزێک ئاسان نەبووە تا هەموویمان کۆ کردەوە، چکە باوکم وەکو نازانم هەر چۆنەڵی هەر بە سوودفە بووە یان بە شێوەیەک هەندێک فۆتۆی هەیە کە هەموو فۆتۆکان نەخشراون، ینی ئەڵی بۆ کاتە ڕێک وێنێکی هەیە لە خوارەوە ڕێک لە ناوڕاستی تەمەنیایەتی. جوانترین ڕسمی باوکم لە ناوڕاستی تەمەنی لە تەمەنی 30 ساڵ و نیوە ڕێک لە فۆتۆی هەوڵتان ناوە لە ڕێی هاوڕێ و برادەرەکانیەوە؟ زۆربیان کەیسا دەستمان کەوتونەتەوە و هەشمان بووە. خۆی باوکم زۆر حەزی لە فۆتۆ بوو کە لای خۆی مایەوە، بەس بەداخەوە کاتی ساڵی 1970 کاتیان فالەکان هەموو تۆمار کاسێتەکانی و بەکرەکانی کە دەنگی خۆی بوو لە نەوتی بووین لە گۆشان ببوورە هەمی سووتان، حکومەتی دەست ئەو کاتە هجومی کرد ئەو ناوە بژێت وتیان بۆی دەست حکومەت نەکەوێت. ئەوەی کە هەندێک فۆتۆشتی وای هێشتەوە بە زەوانەی تر زۆربەی سووتان خۆیان سووتانی بۆی دەست حکومەت نەکەوێت. بۆ خۆی مامۆستا حەمەد جەزا چاوی لەم ئەرشیفانە بوون کە مابوونەوە؟ نەخێر ئەمانە نەخێر. لە دوای باوکم هێرەمان دروست کرد و حەزمان کرد بە شێوەیەکی نیمچە مۆزەخانێکی بچووک و یادەوەری باوکم. ئیش لەسەرەوە کرێت کە لە ئایندەدا زیاتر باڵێن کار لەسەر ئەم ڕابردووی مامۆستا حەمەد جەزا بکرێت؟ بەدڵنیا ئێرە وەکو باسمان کرد ماڵی باپیرمان ئەو شێوە جوانە بمێنێتەوە و یادەوەری بۆ هەموو مناڵ و بۆ هەموو کەس و کار و بۆ هەموو کوردستان کە بتوانن بێن شوێنە و پێی حەمەد جەزا ببینن چۆن چۆنی بۆ و چەند شتی تریش لە بیرمانە. بەس دایکم خۆی لە ماڵەکەیژی زیاتر حەزەکەین با وەکو مۆزەخانەیەک نەبینرێت جارێ چکە هەتاکو و دایکم لە ژیان نابێت. بەڕاستی ئێمە میوانداری ڕێگا بە خۆمان ناین و ئەویشێ دڵی پێی خۆشەکە لە ماڵەکەی بەڕێستان. سپاس. دەفەکەی ماوە ئەم شتانش پێم خۆشە قسەی لەسەرکەم، دەفەکەی و تەزبەکەی و زیاتر ئەمە جگەرەی چیەکێش ئەمە چرخەکەیەتی جوانە. ئەم یادگاریانە گرنگن بۆ کەسایەتیەکان وانە تا دەگاتە حرمەتەن پێڵاوەکانی کلاشی هەولانی و هەرچۆنە جوانە. ئەمە هەر هەمووی ماونێتەوە هەمووی خۆیەوە شتی تریش زۆرە، بەڵام زیاتر من پێم خۆشە لێرەوە بڕۆ هێوان شێواش ئەم نامەوێ شتەکان بەسەریا تێپەڕن. تەزبیحەکانیشی جوانە. ئەم تەزبیحە بۆ جوانی بەس بەکاری ئەمە وابزانم باوکم دیاری کەسێک کە خۆشی بیستە دیاریی بۆ وێنان زۆر لە لای پیرۆز بوو زۆرە لەو بەریش ئەتوانین شتەکانی تربین چەند تەزبیح و چەند یادەوەری ئەو شتانی کە خەڵک پێی بەخشی
لای خۆی هێشتەوە نەیەفۆتان ئەمە باپیری بەڕێستەوەنیە باپیرەوە حاجی علی بەردەوڵە ڕۆحی شاد بێت وێنەکانیشی تاوە جوانن مامۆستا حەمەد جەزا بەدەل لێ وێنەکانیش مانەوەی ئەرشیفەکان بۆ خۆی جوانترە پێت خۆشە باسی کام وێنەیان بکەم وڵی لەلای من هەموو وێنەکان هەمووی لە وێزگێک و مێژوویەکی هەیە باسی خواردنم بۆ بکە مامۆستا حەمەد جەزا حەزی لە خواردن بوو نەوەکانیشی حەزیان لە خواردنە وڵایەوە بۆمان ماوەتەوە بەگشتی خانوادەکە هەمووی حەزی لە چ خواردن بوو مامۆستا حەمەد جەزا باوکم برنج و فاسۆلیا برنج و فاسۆلیا فول کوردی هەموو ڕۆژێ جەژن بوو لەلای مامۆستا حەمەد جەزا باوکم ویل ئەگەر برنج و فاسۆلیا لێ بنی ئەبێ بەڕێ زۆر لەسەر سەفرە دابنیشی ئەبێ پێشەوە خۆتی بۆ بشوێ ڕشی بۆ بتاشی بۆ لە خۆبی بۆ پاک و تەمیزی بیخۆی ئەمە ڕێزی لێ برنج و فاسۆلیا کێ پێ خۆش بووی دایکی ئەو کاتی کە من لە یادمە دا حاجی تەمەنێکی باڵای هەبوو ینی بڕوا ناکەم تەمەنی کردبوو بەس باوکم زیاتر لە ماڵی شۆگەر باتی تا بۆ ئەوروپاش کە لێ بووین دایم باوکم خۆی چێشی لێنا زۆر ڕێگای بۆ دایکم نایە لێنێت چون دایکشم هەر هەمان دەستاوی هەبوو بەڵام حەزێک کرد خۆی لێنێ زەوقەکەی لەوێ بکە خۆی دروستی ئەیزانی برنج و فاسۆلیا لێنێ باوکم بەڵێ باوکم باشترین کۆکە یەکێک بۆ لە باشن چێژ لێنەری ئەوە لە نەوسەوە ئەوی نەوسن بێ فێرە بەس کاک هونەر شتێکی کەش هەیە زۆر جار دەچیتە سەیران و گەشت و ئەوانە کەسێکە بێت چێژ لێنێت و هەندە سوڵی ئەوەی هەبێ باش بەس باوکم زۆر کارامە زۆر دەست و بر بوویانی بۆ خواردن لە ماوەشی کەما ئەیتوانی خواردن بۆ چەند کەسێکی زۆر دابین کات یعنی ئەوە نەبێ بەس بۆ ماڵەوە من لە شاخەوە فێر بوو هەر بابزانم هەر لە مناڵی و حەزی چکە نەوسن بووە زۆر چیرۆکی هەیە لەسەر نەوسنی لەم وێنەیەدا بڕوە دەبێت برسیش نەبێت ئەگەر هەڵە نەبوو هێنەیە من گرتووە ساڵی چەند بودە بیرنەوە بابزانم 2005 2006 لە ماڵی خۆی لە دانیمارک بژیرەوە بەردەوام لە وێنەکاندا مامۆستا حەمەد جەزا شیک بۆش دەرەکەوێت وانە زۆر حەزی لە شتی جوان ئەم جلوبەرگانی زۆری ماون وانە زۆر بیان ماون زۆر بیان ماون ماداوانەی کە کۆرن ئەوە هی زۆر بەڵامەوەی کاتی بڵین ئەمە ئاخیرانە بەڵێ ئەستاگەر هەڵە نەبم ئەم چاکەت و جلوبەر هەمووی ماوەوانەی کاو سەڵتەی زۆری حەز لە کاو سەڵتە بوو بە یادی جارانەوە مشکی و کاو سەڵتەی بەزدەیشی هات خانەدانانە دەراکەوت داگوترێت بێمە سەر بەشێکی تر لێرەش ماشەڵڵا هەر خواردنی تایە ماڵی ئەمە بەبێ خواردن نەبووانی دایم ئەگەر میوانیشمان نەبووە دایم ینی بە بەردەوامی میوانمان نەبوو ئەگەر میوانیشمان نەبووە تەلەفۆنی بۆ ئێمە کرد یەکێکە مناڵەکان کچ و کوڕەکان بزان چیە لە ماڵەوەی خێرا بێت سفرە قەڵەباڵێک بێ بۆی بە قەڵەباڵی ڕاستە ئەم وێنەیە لە کوێ گیراوە لەگەڵ ئەم باڵندەکانم ئەوە ئوسترالیا لەگەڵ باڵندەی و با بڵێن ئاژەڵوانەیە پەیوەندی چۆن زۆر حەزیان لە قەل و مریشک و کۆت و سەگمان دایم هەبووە بۆ پاسەوانی قەل و مریشکەکە جاجا سەری ئەبڕێن ڕاستە خۆشە ئەو وێنەی کە یاوە سەرەوە ئەوشان هەر ئوسترالیایە کۆنسێرتێکمان بوو چون بۆوێ ئەو کاتەوە وێرانە گیراون لە وەرزش وانەیە باش بوو وەرزشی دەکرد باوکم بە گەنجی کاپتن بووە بەڵێ فێقی بڵین دادێکی خۆیان هەبوو و بزەبت ناوەکەی لە یاد نییە بەڵام زۆر کارامە بوو زۆر هاتووە ئەو وێنەی ئەو کاتەیە ئەگەر ئەو ساحمە سوورەی کە لەسەرێتەوە باوکم خۆیەتی زۆر حەزی لە وەرزش بوو لە پێشمەرگایەتیشە زۆر چست و چالاک بۆچین هەر شوێنێک یەکسەر ماڵێکی دروستە کرد ینی زۆر زۆر ئەم بۆ خانوبەرە و بۆ ئەوانش دەستی هەبوو ڕاست ئەم وێنەی کەشیان ئەحرەم خانوەیە وانە ئەو هەرم خانووی کاتی نوێژنکردنەوەیەکی ئەو کارمەندە جوانانە ئازیزانە لەگەڵ باوکمە ڕسمێکیان گرتووە و لێژۆک و یادەوەری ئەوە مەهەڵمە یادگارێکی جوانە وێنەی کە ڕەش و سپی بە جۆش و خۆشێکی جوانەوە دەرەکەوێت مەشکاتی گەنجێتیەکە گەنجێتیان مامۆستا حەمەد جەزا لەم ئەوەی ئەو سامە سوورەیەکە ئەوە باوکمە ئەوەش کۆمەڵێک برادەر و
ڕادیۆکەشیان لە پاڵایە ئەو کاتە ئێزگەی دەنگی کوردستانی شەوانە گیان بووەگەر ساڵی 66ەوە ساڵی 66 بەڵێ بەڵێ ئەوەی سەرەوەشیان هەمان تقریبان هەمان کات 64 ئەوە باوکم هەندێ ئەو باوکم و کۆمەڵێک برادرەتی ئەوەی سێمیان خەزورمە ئەو کاتە خەزورت نەبوو ئەو وێنێش لای ئەوە وەرمانگوتەوە 3-4 وێنێ ئەوەی سێهەمیان خەزورتە بەڵێ باشە وێنەکان ماشەڵا جوانن یەک بە یەک ئەتوانم بڵێم ناتوانین کە تەواوەتی حەقی خۆی بینە بەڵام بەوەی کە دەکەوێتە بەرچاو دەمەوێت هەر قسەیەکی لەسەرکەین بە سەراتیان نەپەڕین لێرەشدا بە هەماشەوە ئەمە هەر سەردەمی شاخە ئەوە هەر کاتی هەمویانە وێنانە هەموو یەک 65 بەڵێ ئەو کاتی 64 66 هەمووی ئەو کۆمەڵێک برادر بوون بێکەوە خەڵکی هەر بڵین کانێسکان بڵێ کە ڕۆشتون ئەمە بۆ ئەبدەم قلیاسان ئەگەر هەڵە نەبم چون بۆ قلیاسان لەوێ دانیشتون وتر ئەمەشیان 67 ئەمە 67 ئەو وێنەی زۆر ئەمانە ناو بازار گیراوە لای دوکانی باپیرمەوە باش ئەو وێنێ بە قاڵی ئەوانە ئەمە حەوزە وشکەکەی ئێستا نە حەوزە وشکەکە نیە هەر بەرمایانەکە تۆزی ئەم لاترۆ ماڵ دوکانی باپیرم هەر لەویا بوو ئەمە دوکانی باپیر ئەو دوکانی تەنیش دوکانی باپیرمە ئەو فۆتۆی نازانم چ لەوێ گیراوە چۆن ئەم فۆتۆی گیرامە مەستا حەمەد جەزا خۆ دوکاناری کردووە؟ دوکانی باپیرم لێ بەڵێ زۆربەی کاتە چون باوکمان لەوێ بوون ئەی لەگەڵ گەشت و سەیرانە چۆن بوو مامۆستا حەمەد جەزا؟ هەموو ژیانی سەیران بوو لە شاخ هەمووی هەر سەیرانە هەر خۆشی بووە بەڕاستی حەزەکەم بەڕێزی بیت تێرەوە باسێکی ئەم وێنەیەشم بۆ بکەیت ئەمە وێنێکی کۆنی مناڵیە کە ئەگەر هەڵە نەبم 76 چکە من لێە ساڵ وەختینە ساڵێک نابم چکە مالم 75ەوە کەشمان ئەو جوانکی لێیان ئەم بشکۆلیان دەستی باوکمەوە منەمەوە پورمە ئەمەش دوو کچی پور بن کە ئێستا دراوسێمانە لەو دیوان ماشەڵڵا جوانش بوو بە منداڵی تەمەنێت ئەمەش هەر لە هەولێر گیراوە کاتی مناڵیە ئەوزانم 77 وەڵێ لەژوساوە من و بەنازی خوشم کاکەتە هەودایک بوو باوکەم لە هەولێر وڵێ ئەوەی سەریشەوە وەرزش هەر دەکات ئەو کاتێ هەرو کات بڵێ ئەویان باوکمە ئەوە هەرو کاتێک کە زۆر چست و چالاک بۆ لەگەڵ وەرزشە ڕاستە جوانە ئەمەش ئەم وێنەیە 85 ئەو کاتی کاتن باپیرمیان حکومەتی عێراق و کاتە باپیرمیان گرت باپیرم شەلەل بوو قاچی کاری ناکەریتر بە بەخشوانە بەتانی و بریان دوایەوە چەند مانجێک بەربوو ئیتر باوکو هەرخۆشی وتی وەزانیە لێرە بمبەنە لای خۆتان ئەبێ بێمە دەرە بۆیە تووشێم حاڵە نەبین جایتر بەرگای ئەمە ناگرم باوکم و کاقایری مامم قەراریان ناکە باپیرم بێت بۆ ئەوە قزلەرە حاجی بەکری ماممە ئەوە کاخایرەوە مامم خوا ئەفریقا بەڵێ ئەوەش باوکمەوەش ئامۆزازایکی باوکمە لە وێنەکەیان هەر وێنەی خواردنی ئەم وێنەیە 89 لە کرماشانی شیرینین بەڵێ بەڵەوە تاقوستانە هەرە و ماوەش دوایەوە چەند ڕۆشتین بۆ مۆسکۆ ئەوە لە کاتی دەرچوونمان بۆ ئەوروپایە ئەو کاتە ساڵی هەستێکی چۆن بوو کاربنەر چونت بۆ ئەوروپا و ڕووکردن لە تارە ئەوگە و ئێمە خەڵک پێی خۆش بۆ سەفەر کات یان بڕات بۆ ئەوروپا ئیسراحەتکە ئێمە بە عەکسەوە چکە باوکم لەگەڵا بوو باوکمان دایم باوکم ئەوت بە زۆر هەڵ وەکو دارێکی ڕەک داکوترا و هەڵکەنی تووبی بە ینی بە زۆر بە خۆشی خۆمان نەبوو ینی یەک دەنێک باوکم کەیفی پێ نهات پێی خۆش نەبوو بەڵام مەجبوری بووین ئێمەش شەژمە خۆی بوو بڵێن باوکم و دایکم و 6 مناڵ بووین ئەش بۆیە بگەشتیناتە شوێنێک بۆیە ئێمەش دڵتامین بین لە ژیانمان لە حیاتی خۆمان بڕوا بکە تاکو 3-4 ساڵیش لە دانیمارک بووین ئەوی بیر لەوە نەکەنەوە لێرە بین ها ڕۆینەوە ئەمە بۆ تەنانەت بۆ قوتابخانەوە هەنژەویت بیر لەوە نەکەنەوە چکە ئەتان بەمەوەڕۆینەوە لە وێنەکەدا قورسیەکانی ژیانتان پێوە دیارە
زۆر هیلاک بووین بەڕاستی بەڵام لە هەمان کاتا پێمان خۆش بچکەوەکو عیلێکو خانەوادەوەکو فامیلی بێکەوە بەو یەکەم جار بواوە لێ لەو تەمەنەیە بێکەوە بین ینی هەندێک جار هەندێک شت بۆ ئێستا ڕێزانی خۆشکم هەندێک شت بە باوکم نییە لە ڕووی نەهات بە باوکم ڕێچکە هەنی باوکم نەدی بە فەخیرە بەدایکەوەی پێی بڵێ وای خۆ پێی بڵێ لە ڕوو نایە ینی گیژنەکەم کەوتمەوەی کە مەلەلێکە بوو لە بینی خۆمان لەبەوەی یەکتریمان دەبینی بوو ڕاستە وێنەیەکی خوارەوە باسی مەڵێ ئەم وێنەیە چی؟ ئەم وێنێ لەبەر ماڵی خۆمانە بەردەمی ماڵی خۆمانە گیراوە لە دانیمارک ئەو کاتانی کە هاتەوە بۆ دانیمارک باوکم دڵی ناخۆش بوو کاتێکی پێخۆش بوو کە بلیتی تیارەکە یەکری لە جیرفانیا بوو ئاگەڕایە بۆ کوردستانە هیچ ڕێگە و ڕسمە لە یاگیرەوە بلیتی کڕی و خۆحافیزبوونی لە یەکەوتمان وەرە با ڕسمێ بگرین داهات دڵی خۆشە لێ ئەوە نەوەکان هەموو مناڵی خوشک و براکان من ڕسم بگرین و هونەر بۆ خۆت چەند منداڵ هەیە تەمەند درێژ؟ سێ مناڵم هەیە تەمەند درێژ بن ئینشاڵڵا کوڕ و دوو کوڕ و کچێکم هەیە تەمەند درێژ بن ئینشاڵڵا ناوەکانی چی بناوبوون؟ ناوەکانیان جوامێر شامێر مینە جوامێر شامێر مینە شامێر لە شای مەردەوە هاتووە شای مێر بەڵێ جوامێریشەوە جوامێرە جوامێر ناوێکی دێرینە بەڵام بەردەوام نوێیە زۆر ئەوە گرنگە کە لە ناویشە ئێوە قەدرتان لە کورد و کوردستان نەکردووە باوکیشمە حەزێ کرد مناڵەکانمان ناوەکانی کوردانە بێ هەر بۆ مانای جوان بێ نمونەی بەڕێستان هونەر لە هونەرەکەی خۆیەوە ڕەنگانەوەی هەبووە جوانە تەمەند درێژ بی ئینشەڵڵا پێت باشە باسی ئەو وێنەشم لە جوانە ئەو وێنێ شەر ماڵی خۆمانە لێرەیە نەخێر لە ئەو کوڕە گەورەکەمە بە باوشی باوکمەوەیە ئەوش کچی کاکەتا ئەوش کچی کوڕی خوشکەکەی ترمە بەڕێزی گرتو تا وێنەیە؟ نەوەڵاوە کەمزەم کاکە تا وێنەیە گرتووە باش لە 2005دا 2005 لەگەڵ مامۆستا ئەمر خەرداغی تەوەن مامۆستا ئەمر خەرداغی لەگەڵ مامۆستا حەمەد جەزایە بەردەوام کۆنتاکت و پەیوەندی و کاری هونەری و ڕاگۆڕینەوەیان هەبووە ڕاستە ئەوە ئێمە من و خێزانم گەڕابووینەوە هەرە ماڵێ بەڵێ من و خێزانم گەڕابووینەوە ئەو کاتەش باوکم بەرنامەیەکی هەبوو مامۆسانەر بە سەردان هات بۆ ماڵەوە لازم شتێکی باتێ شتێکی پێ بڵێ تر وتم فرسەتە باوکە وەرە با ڕسمێ بگرین ئەو کاکەتای برام گرێتی ئەو منمەوەش خێزانمەوەش باوکم و مامۆستان وەرن ڕاستە جوانە ئەم ئافرەتە کێ ئەوە ڕۆژگاری خوشکم ڕۆژگاری خوشکە ئەوە ئەم کچەیە گەورە بووە ئێستا ئەوە هەر لە پێشمەرگایەتیەوە فەخیرە هەر نەمەکتەبی بینی نەهیچ هەر لە دوومانگیەوە لە شاخ بووە هەر لە دوومانگیەوە لە شاخ بوو هەتا و کاتی چوین بۆ ئەوروپا ڕاست دایک و باوکێ دوو هاوڕێ باش بوون بەدەل لە هاوسەرگیریەکە یانی ئەوەی من بینیوێتم کەمترین جار لەنێو خێزاندا دەگوتێ بەرکەوتن هەبوو بێدەها یا ناکۆکی ئەوە هەوو بێت لەسەر ڕایە کە ئەم بیستوێتی بەس لەنێو باوکو و دایک تا ئەمە نەبووە دایکم پێشمەرگەیشی زۆر چالاک بووە ینی لەوەتەی هەموو ژیانی پاڵپشتی باوکم بووە وە باوکیشم بە هەمان شێوە ینی زۆر لەگەڵی کا گونجا بوون بەڕاستی نەباوکم نەدایکم درێخیان نەکردو لە مەسلەی وەکو ژنومێر وەکو خۆشەویست وەکو هاوڕا وەکو شۆڕژێر چکە ئەتوانم لەم دایکم ئێمەی بەجێ هێشت لەبەر خاتی خاک و نیشتیمان و شۆڕژ بوو بە پێشمەرگە لەگەڵ باوکمان کەواتە وەکو بەڕێستان گوتان بە لە دەستدانی باوکت هاوڕەیەکی باشی دایکت لە دەست دڵنیایەوە ئێستا گەزمانی دەستە بخوێنینەوە هەرچەند ئێمە ئەوە قسە بکەین زمانی جەستە سایکۆلۆژیەکە خۆشەویستی و محیبەت و هاوڕێیەتەکە لە وێنەیەدا وانە بە بەحکومی ئەوەی باوکی بەڕێستان دەستی خستۆتە سەر شانی دایکی بەڕێستان دایکشی هەمان شێوە هەر ڕەتفعلەکە وامان پێڵێ ئەمە زمانی جەستەکە پێماڵی کە خۆشەویستی و محیبەت لە نێوم وێنەیەکی سوتفەش ئاگیرەوە ئەوە نەبێت بە سوتفەکان زۆر تعبیر لە ناخی کەسەکان دەکەن ڕاستە ئەم وێنەیە دیکە ئەم وێنەیە هەرو کاتە بوو کە گەڕاینەوە چوین بۆ هەڵەبجەی شەید هەڵەبجەی عەزیز لە مندمێتەکەی هەڵەبجە 2005 سەردانێکی ئەوێمان کرد تێرگریاین و باوکشم یادەوەری خۆی لەو کتێبەکەیان نووسی بەدل لەوە کە بەڕێزتان خەڵکی هەڵەبجە نەبوون بەڵام سۆز و هاوبۆچوونیەکتان لەگەڵ هەڵەبجەدا هەبوو
وەکو ئەو مەرگە سات و کارە ساتێ بەسەر و شارەدا هاتووە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە فەرق و جیاوازی نەبووە لە ئێمە لە هەڵەبجە بێ سلێمانی بێ هەولێر بێ دووهۆک بێ زاخۆ بێ کەرکووک بێ قسەکە لەوە وەردەگرم کە بەڕێستان دەڵێن بە ناخێکی ئێمە هەمووان خەبزاری و شاری هەموو کورد خەبزاری و شارێ نەک ئێمە گرنگە ئەمە ئینتیمای نیشتیمانی ئەم ڕۆحێتە دروست دەکات هەندێک لەوێنەکان جاژا بەسەر ئەم تێپەڕم چونکە دەترسم کە کاتی بەرنامەکەم کاتم نەیاتێ زۆر گرنگە باسی کارەکانیش بەدڵنیایەوە تیپی موزیکی شەهید کارزە یەکێک بۆ لەو تیپانەی کە ڕۆڵ و پێگەی مامۆستا حەمەد جەزای تێدا هەبووە یعنی ناکرێ باز لەو تیپە بکرێت و مامۆستا حەمەد جەزا باسی لێ ناکرێت وانە مامۆستا حەمەد جەزا چۆن باسی ئەو تیپەی دەکرد چۆن ئەو تیپە باسی باوکمەکە باوکشما باسی ئەو تیپە ینی تیپی مۆسیقای شەهید کارزان لە شاخ بەڵێ جوانترین شۆڕشێکی توم و تۆڵی چەسپاندی بوو لە ناخی خەڵکە بەو دەنەوە بە موزیکە جوانە کە بتوانێت کورد لە ناو شار زیندوو کاتەوە کە بڵێ لە شاخی ژواکرێ و لە هەمان کاتە هەموو بە هونەری ژەوە باشە هەر لەم تیپەدا کوڕەکانیشی نەوەکانیشی ڕۆڵیان هەبوو وانە هەڵەنیم من تەمەنم 13 ساڵە بچووکترین ئەندامی تیپی شەهید کارزانم کە لەم وێنەیە دیارە ئەوە ساڵیادی هەڵەبجەیە یەکەم فستیڤاڵی هەڵەبجە بوو کردمان لە شاری سەخزی خۆشەویست ساڵی 1990 وایە ئێمە مانجی دەی 90 گەشتین ئەوروپا ئەوە مانجی یەکی سێ لە نەورۆز و یادی هەڵەبجەم 16 گەر هەڵا بووم 16 مانگ شتێکی وا بوو لە نەورۆز و هەڵەبجەمان کرد بە یەک سرودی هۆکاکی پێشمەرگە هەر لەوێ وترا نەخێر لەوێ مەڕۆمەڕۆ وترا بە تۆمارکراوی لەوێ یەکەم جار وتمان ئێمە لەم فستیڤاڵەیە باوکم مامەعتای مامم کاکە تەهای برام ڕێزانی خۆشکم بە نازی خۆشکم لەگەڵ خۆم 6 کەس وەکو سۆلیست و وەکو کۆرس بەشدار دایکیش بە ماڵەوە چێشتی بۆ هەر هەمووتان یەکە لەلایەکە تاوا کەروەوانە هەمووی پێشمەرگەنەوەوانە هەمووی کەسێکی نین هەمووی کچی پێشمەرگە ژنی پێشمەرگە خۆیان بڕین پیاوەکان هەمووی پێشمەرگەن ڕاستە وێنەکان وەڵڵاهی وەگەڵێ مانەوەی زۆری دەوێت ینی هەندێک جار بە غەدری دەزانم بەسەریا تێپەڕم ئەم وێنەیە دیکە هەردانی مارکەوانە هەرو کاتێ وایە ڕاستە بە یەکەوە هەمان ماشەڵان وەکو وتم بەردەوامشی کۆژووە زانیت چاکت و ڕیبات و ئەوانە هەنیە ئەم وێنەیە چییە لەگەڵ مامۆستا حەمەد جەزایە ئەمە کوڕە گەورەکەی ڕۆژگاری خوشکبیانی کوڕی بەڵێ ئەوە تەمەەن درێژ کاتە باوکم تۆزێک بەرەو نەخۆشی تەندروستی باش نەبوو ڕاستە لەوێ شاپەیوەندیەک و خۆشەویستێکی زۆر دەبینم ئەوە زۆر جوانەوە لەوێ کوڕەکەم ماچیەکات ئەوەکەمە ئەوەشیان خۆم بەس بە مشتاقیەوە ماسی دەکەی دایم بە تاسەوە بووم بۆ ماچی بۆ بۆنی ڕاستە جوانە ئەو لەگەڵ هونەرمەندێکی جوانیشان لە سەرەوە وێنەیەکی سەروتر کامیان ئەوە هونەرمەندی حاجی ڕزگار بوو حاجخوا ئەفریکات ڕۆحی شاد بێت یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکان کە لای کاخانی مامم پێشمەرگە بوو پیان و خاڵە حاجی لە ماخیرەکە لە سەخص لە لای خۆمان بوو هە لە ماڵی خۆمان بوو خەڵک وێزانی هەر خاڵمە ئەوەندە لە یەکەوە نزیک بووین هەر لەم ماڵەشگیراوە بڵێ هەر بوو وەکو کوڕی باوکمی ئەو خۆشەویستیە بەداخەوە ڕۆحی شاد بێت چەند ساڵێک پێشش ماڵاوای کرد دکتۆرەکە چی وت بە مامۆستا حەمەد جەزا مامۆستا حەمەد جەزا چۆن وەڵامیانەوە ئەوە لە ئەمریکا بووین کاتی ئەوە بووکە دەرزێکی بکردای بۆ پشکنینی دکتۆرەکە پرسیاری کرد ناوت چییە بە ئینگلیزی و باوکم وتی ناوم حەمەد جەزایە و خەڵکی شوێی وتی من خەڵکی کوردستانم باوکشم وتی تۆ خەڵکی شوێی وتی من خەڵکی هندستانم کەوتی هندستان باوکشماوە سێری کرد وتی جەها گەرمی شۆخیشەن کردی بە هەندی دکتۆرەکەوتی ئارەکە دیگە گاردی
واقمتي هلا وازانا ما ولا فيلم اين فير فارسي هندي فير بوم لو كانت يا منو يعني هم قلت دكتوره كذا قال لي راست يعني راست هرچند زۆر کاتێکی ناخۆش بەڵام ئەو شتانەش دروست دەبوو ڕاستە بۆ پێکەنی بۆ خۆش لەم وێنەش مامۆستا حەمەد جەزا بە سادەییەکەوە هەر جوان دەرەکەوێت ینی ڕاستە ئێمە ئەستە وێنەیەک دەبینین بەڵام لە وێنەکەدا چەندین وێنەی دیکە دەبینین چەندین شۆڕش و قوربانی دەبینین ینی خەم دەبینین خۆشی دەبینین وابزانمە لەو کاتێ ساڵی 82 حتمما بۆیە دڵی وا خۆشە ئەوە بزانە لە هیلاکیشی زۆرەوە لە شوێنێکی زۆر ناخۆشەوە هاتون شوێنێک یان گەرم بووە یان خواردووە ئیتر دڵیان خۆشە توانیانە جگەرەیە بکێش نانێک و چایە بخۆن ئەوەشە بووە ئەم وێنەیە دیکەیان ئەوە ناوزەنگە ناوزەندە بەڵێ ساڵی هەشتاویەکە باش لەم وێنەیەشدا بەڕێزت دەردەکەوی لە پشت مامۆستا حەمەد جەزا ئەو ئاهەنگانە بوو کە بۆ یاد و بۆنەکە کوردەکان ئامان کرد لە ئەو لە یۆتۆبەریە ساڵی 95 ئەمە بەم شێوەیە ئاڵای کوردستان دروست کرا وڵای ئەوە لەوە سوفە وایە دەرچوە جوانیشە شتەیان وێنەکەەوە جوانتر دەرچووە تەمەن لە کۆتاییەکانی تەمە نابووە نیە بەڵێ 2009 وکە لە ئەمریکا بووین هەر لەو کاتەیە کە بەینا لێن لەم وێنەشە هەیە ڕاستە وێنە چی دەڵێت کاک هونەر لای بەڕێستان وێنە جوانترین یادەوەری جوانترین شت کە بمێنێتەوە کە وتوێش کات کە ڕاستیەکە بسەلمێنێ وێنەیە وایە کاگونەر زۆر جاران تا کامێرەیەکیان دەخری زۆری پێدەچوو ئێستا هەر هەمومان کامێرەیەک لە گیرفانمان ناشتوانین ئەو هەموو ئەرشیف و ژیان و گوزارانی کە پێدا تێدەپەڕین بتوانین تۆمارێکی جوانی لێ دروستکەین کە ئەو تۆمارە دانسقەی مامۆستا حەمەد جەزا و چەندین کەسایەتی جوانی وەکو جەنابیان دروستیان کردووە ئێمە ناتوانین بۆ هەموو پێشکەوتنەوە دروستیکەین ئەمە ژێکێکە لە گرفتەکانی ئەمڕۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بەزەوانەتر مێژوێشی بۆ خۆی نەخشان و هەر وێنە هەر فۆتۆیەک ڕاستە دیارە بەشی دیکە زۆر ماوە وێنەی زۆرتریش ماوە ئەم وێنەیە سەرنجم ڕادەکێشێ لەسەرەوە ئەوە ساڵی ئەو گۆرانی هیپەریەوە نیە بەڵێ گەر هەڵەنە بەمیان ئەی پەریە یان کەژاڵی چێک لەو گۆرانیانی کە لەگەڵ تیمی موسیقای هەولێرا کراوە جوانە ڕاستە لەو چکەوە تیم موسیقای هەولێرن لەگەڵ باوکم ساڵی 1970 وایە ئەو وێنەیەش جوانە ئەوی تەنیشتیە و ئەو وێنەیەش ئەوە ساڵی 1990 لە ماڵەیە بە مۆدیلە کۆنەکەی کە کاتێک گۆرانی کلیپی گۆرانی هاتەوە یادم شوێکی خەندی جوانە لەگەڵ کاک گۆرانی دایم خات و کاک مامۆستا حەمەد جەزا لە کۆنسێتا چۆن بوو حەزی لە کۆنسێتکردن بوو زۆر کۆنسێتی گۆرانی بە تایبەت ئەگەر شتێک ڕەبتی بە کوردایەتیەوە هەبوو زۆری پێی خۆش بوو وەدایم زەختی لەسەرەوە کرد چکە لە تاراوگا خۆ دەزانی خەڵک تامەزرۆی هەڵپەڕێ دایم باوکم یەکەم شدەیوت ڕاوەستن چیتانی بۆتان ئەڵێم بەس بە شەرتێک بەرنامە 1 و 2 هەیە بەرنامە یەکە بێ گوێ بگرن گۆرانی سیاسیە مقامە ئەوەیە من نابێت گۆرانی سوودتان بۆ بڵێم هەڵپەڕن چکە خۆزای خەڵکی تاراگەت و دەو کات ئێستانە جاران زۆر تامەزرۆ بوون کە هەل لاوەڵەوە دەستیان کرد بە هەڵپەرچی و وتی جا باوکم قەت ڕێگای بەوە نایە بەشی یەکەم من ئەبێ گوێ بگرن لە مقام لە گۆرانی لە شعر لەوانە بەشی دوم بۆتان هەیە هەڵپەڕن باشە پێم خۆشە گۆرانی هۆکاکی پێشمەرگە لە سرودێک بووە بۆ هەموو لایەنێک گوتراوە بۆ هەموو تاکێک گوتراوە بۆ شخصێک و ڕەنگێک نەگوتراوە ئەمەمان با لەبیر بێ وچان دەدەم درێژە بە بەشی کۆتایی بەرنامەی ستاتیکا دەدەم لەگەڵ بەڕێستا لەگەڵ سرودێکی جوانی مامۆستا حەمەد جەزا وچان و دێمە وڵاتان بۆ ئەوی ئاشناتان کەم بۆ ئەرشیفە بۆ مێژووە دانسقەی کە مامۆستا حەمەد جەزا لە ڕابردوودا تۆماری کردو لەگەڵمان هۆکاکی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان هۆکاکی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان
نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان بۆ تەوێردی سەرێ زوبان دەنەجان و دەرونی چەند ساوەکانە دەژی دەنەجان و دەرونی چەند ساوەکانە دەژی هەمیشە ڕێچەک و بڕوا و سەنگەر و کەژی هەمیشە ڕێچەک و بڕوا و سەنگەر و کەژی هۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەماوان هۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەماوان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان بۆ تەوێردی سەرێ زوبان برسەتی و ڕەنکێشانت بۆ تا پیشەی چەند ساڵە برسەتی و ڕەنکێشانت بۆ تا پیشەی چەند ساڵە ئەبێ هەڵکەی خەباتکەی دژی ئەم ژینە تاڵە ئەبێ هەڵکەی خەباتکەی دژی ئەم ژینە تاڵە لە پاش ناوبڕەوە دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا حەمەد جەزا تەنها هونەر و پێشمەرگایەتی نەکردووە هەوڵی یاوە وەکو کەسایەتێکی خوێندەوار بخوێنێتەوە و بشنووسێت زۆرترین کارەکانی یا بەرهەمەکانی هۆنراوەی بەڕێزیان بوون کاگونەر تەنها ئەم بڵاوکراوەی هەیە مامۆستا حەمەد جەزا یاخود نەخێر بڵاوکراوی تریشیان نەخێر دکتۆر عەبدولواحید ئیدریس کە کەسێکی خۆشەویستی باوکمە و پیاوێکی جوان و شیرین کە بەدڵ حەمەد جەزای خۆشەوێ و بەس ینی ئەوەنە شیرینە ئەوەنە ئازیزە ئەوەندە بەڕێزە هەستاوە بە کۆکردنەوە و هەموو شتەکانی ئەو شتی هەر شتێک بچووترین شت باوکم نووسبێتی لای ئەو هەیە باوکم نووسیبێتی لای ئەو هەیە پێشەوەی کە باوکم نەخۆشکوێ کۆمەڵ شعری زۆر زۆر جوانی نووسی بوو ینی شعرەکان وای لێ هاتبوو 600 شعر لایەدا ئیتر یای بە دکتۆر عەبدولواحید وتی تۆ ئەم پرتوکەم بۆ کە بە کتێبێکی جوان و بۆم چاپکە بتوانیت چاچکەی دکتۆریش بەوە هەستا کە کتێبێکی جوانی پوختیش هۆنراوەی بۆ باوکم دروست کرد ئەمە شێکێکە لە نمونونەکان ئەمەیشی تریانە سەرمەش ئەو کتێبە هۆنراوەکە لە کاتێکا بەرەو تەواوبوو نەچوو باوکم مۆزی زۆر باش نەبوو نەخۆش بوو هەر چۆنێک بێوتم کاک دکتۆر ئەگەر بۆ هەر چۆنێک بە هەر نوسخەیەکمان بۆ بەس باوکم بیبینێت ئیتر کاک دکتۆر ئەو ئازێتە کێشا و چوو ئەو کتێبەی بەپەلە کتێبێکی بە چاپ بگەن و بۆی باوکم ببینێ خۆشبەختانە بەدڵێکی خۆشەوە سەیری کرد و زۆری بەدڵ بوو ئیتر ئەوە گەورەترین دیاری بەس گەورەترین دیاریش هەوڵەکانی جەنابە بەڕاستی کاکتۆر پیاوێکی جوان بۆ زۆر هیلاک بۆ لەگەڵ کارەکانی باوکمە دوای ئەوەش هەستا بۆ ساڵیادی باوکم ئەم هۆنراوەکانی حەمەد جەزا و چریکە و سۆزی حەمەد جەزاکە و گۆرانیانە بوون کە ئەمە تەواوی بەرهەمەکانی مامۆستا حەمەد جەزان کە کراون بەڵێ پەرتوکردنیشیان بەس هۆنراوەکانی باوکمە یەکێکیان هەرچی ئەوانی کە باوکم وتوێتی زۆربەی ئەو شتانی کە بەردەستی کاک دکتۆر کە تۆ خۆشمان زانیمانەوە پێمان ڕاگەن ئەوانی هەمووی کۆکردوێتەوە باشە مامۆستا حەمەد جەزا لە چ بوارەکە دەیخوێندەوە وڵای لە هەموو بوارەکانەوە بەڵام خۆ دەزانی مەسەلەی سیاست و دنیایەکی جیاواز ینی شتەکان جۆرا و جۆر بوون بەڵام وەکو کە زۆر مەجیبێ خۆی کە بۆ مەسەلەی شعر نووسینەوە ئاواز بڵێن هۆنراوە نووسین زۆر سەرسام بوو بە مامۆستا هێمن و مامۆستا شێرکۆ بێکەس مامۆستا شێرکۆ چونکە لەم لە کۆتاییەکانی تەمەنیشدا هەر لەگەڵ مامۆستا شێرکۆ بێکەسدا کۆنتاکتیان هەر هەبوو سەردانکردنیان مامۆستا شێرکۆ بێکەس ڕۆحی شاد
بەڕاستی ئەوەندە جوان بوو باوکم ینی خۆشەویستی باوکم بە مامۆستا شێرکۆ زۆر تایبەت بەس لە شۆڕشی چابەی هەم لە شۆڕش هەم لە شاخ و هەم لە نووسینە هەم لە وەکو خۆی تاواکەری یەکتر بوون زۆر جار مامۆستا شێرکۆ بێکەس لە بوارە نووسینەکەیە هۆنراوەکاندا توانیوێت باشە پرسیار دێتە پێشەوە لێرەدا هیچ گۆرانی و سرودێک و یاخۆ مەقامێک نووسینی مامۆستا شێرکۆ بێت لەلایەن دەنگی مامۆستا ئەحمەد جەزاوە بەدەیان شتی هەیە وەکو ڕێکەت چۆڵکن هەستنە سەر پێ بۆ شەیدی نەمر مامەڕیشە مامەڕیشە بەڵێ ئەوەی بوو لە هۆنراوە جوانەکان کە مامۆستا شێرکۆ نووسیوتی کە باوکم کردێتی بە مقام بە شێوەی مقامێتی و لە هەفتاکانە ئەی بۆ خۆشەویستی لە هەفتاکانە چەند شتی هەیە بۆ بە نزای درەخت کە بۆ درەخت تا باوکم بە مقایم توێن یان کچی شار زۆرن لەوانی لە هەفتاکانی شەکە باوکم لەوە ئەگەر چلەکەی باوکم مامۆستا شێرکۆ شتێکی لەسەر باوکم نووسی بوو بۆ چلەکەی لەو هۆنراوەی مامۆستا شێرکۆیە ئەی سلمێنەوە دیارە کە چەند یەکتریان خۆشەویستەکەی باوکم و مامۆستا شێرکۆ لەبیرە ماوە چیە؟ 20 دقەیە کە خۆی بەدەمی خۆی لە چلەکەی خوێنێتەوە بە تۆمەرکراوی بە خۆشحاڵیەوە هەیە لە یوتیوبی دەتوانێت جێ لێ بگرێت هەچ کەسێک ویستی بە خۆشحاڵیەوە بڕواکەی من لەوێ دانیشتە بووم لەو کاتەیە خۆم بەڕانەگیرە لە یەکەم وشەیەوە من دەسم گریام هەتا تەواو چکە نەمەزانی چۆنی ئەو بە شێوەیەک وەسفی ئەحمەد جەزا ئەکات بەڕاستی زۆر تایبەت پەیوەندی خێزانیتان ئێستش هەیە لەگەڵ کاکە هەڵۆیە چەند جار یەکتریمان بینیوە بەس وەکو تێکەڵبوونی نزیک نەبەداخەوە بەزی شەڵا بێت باش چونکە گرنگە ئەم ئەبدێتکردنەوە باسکردن و یادگاریە چەند جارێک لە چەند شوێنێک یەکتریمان بینیوە بە خۆشحاڵیەوە بەڵام من بە فەخر و شانازیەوە چۆن مامۆستا شێرکۆم خۆشویستە ئەویش مەر خۆشەوێ و بەو چاوەژەی بەتەئکید بە لێرە ئەکرێ بڵێم دەرگاکان داخراون بەس لە پشت ئەم دەرگایانەوە ئەرشیفی جوان جلوبەرگێکی جوانی مامۆستا ئەحمەد جەزا هەیە کە دەتوانین لەسەر ئیزنی بەڕێستا فەرموو ئەی دەرگاکان بکەینەوە بزانین باسی جلوبەرگەکەم بۆ بکە ئەگە ساڵەکانیش و بیر بێ هەر باشترە بەڕاستی ئەویان ناتوانم ساڵەکانی بیر نییە بەڵام ئەو جلانی کە خۆی پێی جوان بووە زۆر کەیفی پێهاتووە ئەوانەمان زیاتر شتەکانیمان نەمانێشتووە شتەکان بفەوتێ بۆ یەکو خۆی بمێنێتەوە بۆ هەموو جۆرە جلێکیشی لەبەر کردووە مامۆستا هەموو ستایلەکانی جیاوازم بە کات و شوێن گونجاوە بۆ نمونە جلی شاڵ هەموو ئەشتوانین دەریکەین هەر بیبینین بۆ ئەوی ئەفمکە شاڵانەی کە ئەم جلانێکە لە حەزی زۆر لەم ڕەنگە بوو ئەم ڕێگەی زۆری حەزی شاڵ سۆری هەورامیەکانیش دووریانە هەمووی وانە شاڵەکانی باوکم زۆر بە تایبەت بوو کەسە خۆشەویستەکانی هەورامان کە زۆر تایبەت بوون و کە لێزان بوونیان هێنا بووی بەس جوان ماوەتەوە ماشەڵڵا گونەر هەمووی بۆنیشی تایبەتە ئەوانیا خۆی بۆنەکەی گرنگە هەر کەسە هەرگە لەمانەی ئەمە لە چەندین ینی ئەمە شانازیە ئێستا لە چەندین کۆنسیێت و بۆنەی تایبەتدا لەبەر کراوە ئەم جلوبەرگەوانە مامۆستا ئەگەر لە وێنەکانیشدا دەردەکەوێت لە کۆنسیێتەکانە دەردەکەوێت کە مامۆستا ئەحمەد جەزا ئەم جلانەی زۆرتر لەبەر کردووە جلی شاڵی زۆر قاتی زۆر هەبوو من دوو قاتی بردو لای خۆمە ڕەشێک و سپێک کە هەر جلەکانی ئەوم بچوو کردەوە چکە ماشەڵڵا بە خۆتر بوو بچووکم کردەوە لەبەر مەکرد هەموو بۆنەکانە کە یادی باوکم بەیان شتێک بێت بەو جلانەوە پێشەوەی جلەکە بخەیتەوە ناوە یا ڕانکوچۆخەکە بخەیتەوە ناوە بۆنێکی ئەو جلەم بۆ بکە ڕۆحی شاد بێت تابان لەبەرەوە دەڵێم بۆنی کەسەکان دایک و باوک بە تایبەتی بۆنێکی تایبەتە ئەو بۆنەش بۆنێکی تەواو پیاوانە بوو من بە وێنەکانیش بۆنی یەکەم بەدەنیش بۆنی یەکەم جوانە ینی هەر
نەخوا ڕۆحی شاد بێت جلێکی تری تایبەت هەیە بمەوێ قسەی یا بتەوێت قسەی لەسەرکەین گرنگ بێت و بیخینە بە چاوی بیسەر و بینەرەکانمان والله ماشەڵڵا جلوبەرگەکانی زۆرن بەس چۆن ماونەتەوە ئەو جلوبەرگانەکان هونەر والله ئازایەتی دایکم ئازایەتی دایکتە دایکم زۆر ئاگایلێتی حەزەکات هەموو شتەکانی هونەر خۆی زۆر جار دێمە سەرەوانش زۆر جار لە دوای کۆچی کەسێک جلوبەرگەکان دەیان فەوتێنن ئەڵێن با بوونی نەبێ لە ماڵەیە یا بێن بە یەکێکە ها بۆ نمونە ئەمە پرەنسیپێکی باشە بەڕای بەڕێستان وڵی ئەوەش گەڕێتەوە بۆ سەر کولتور و ئاین و هەندێک شت هەیە باسەکرێڵەن گوناح ئەوە شوێنی خۆی بەس هەندێک کەسێت لەوانێ وەکو ئێستا لەوانەیە بۆم کاتە بڵێن نابێ و وابێ و کولتورەکە ڕێ نایە بەڵام حەمەجەزا کەسێکی جیاوازترە لە خەڵکێکی سادەی یان هونەرێک هونەرمەندە ئەم شان لە هەموو دنیا ئەمە هەیە لە هەموو دنیا ئێستا جاری وایە لە شوێنەکە ئارزەکرێ چاکەتێکی مایکل جاکسن بە مەلاین دۆلاری پێیرێ نەک دەبەر ئەوەی مایکل لەبەروی کابرا مایکل جاکسنی خۆشویستەوە بۆ نمونە ینی ئەوانە هەر ماون لە هەموو دنیا ئەوانە هەیە باشە هەر لە ڕۆی باش بوو ئێمە نەک بۆ ئەوە بێ من خۆشەویست چییە من نەک لەبەروی کە ڕۆژ چاوەڕێوکەین ڕۆژە لە ڕۆژان شتێکی پێ نەبێت قسە جەوهەریەکە ئەمەیە ئەم جلوبەرگە نرخی نییە لە لای ئێمە زۆر گرانە لە لای ئێمە نرخی لەسەردانان مەبەستەکەم لەوەیە ئەگەر بگەێتە نرخەوە نرخی نییە بەدەل لە ڕنگ و چۆغەکە جامانەوە مشکی ئەو شتانەشی بەستوڵێ کۆنتترین جامانە و مشکی هەیە یا ماوە ئەزای بە حکمی کە باوکم هەندێک جار شتی هەبوو ئەی بەخشی هیچێکی جوان ڕێگەی کردەمانی هەیە وە چەند جاریش کە شت خەڵک بە دیاری شتی بۆ هێناوە ڕێباشتە دیارەکانی هێشتەوە ئێستا بۆ نمونە زۆری حەز لە دەسڕی ئاوریشم جوان دەسڕی ئاوریشم بڵێن گۆرەکانی جلەکانی هەمووی مشکەکەی هەمووی پشتێنەکانی پشتێنەکانی ڕیباتەکانی کە ئەتوانم بڵێم بەسەدانە بەقەدەر ئەوانمان هەمووی هەر یەکە بە جۆرێک قاتەکانی ینی هەندێ ئەوزام ئەو خاتەی ئەو خاتێکە هەر ماوە فۆتۆی ڕاستەجیراوە ئەمانەمان بەڕاستی حەز کردووە بە هەر بەوینەوە مابدوان چەند شتی کراسی هەیە لەبەر نەکراوە بەس خۆی کڕێوێتی حەزی لێ بووە وەکو حەزی خۆی وایە ڕاستە ئەم ڕینکۆرت و بڵێن خۆی گرنگە ئەم شتانە بمێنێتەوە بۆی ینی شتەکانیشی سەردەمی بوون بە ئێستەی وانە شتێک نەبووە کە لە قۆناغێکا بەسەر بچێت دایم پێی خۆش بوو دایم حەزێکەش شتێک تازەگەری بێت دەرەجی چاویلکەکەی وەزانی بەو خۆیان بزانم زای دوو بوو زای دوو بەڵێ چاویلکەکانیش هەرەمووی ماونەتەوە چاویلەکانی شێوەی کە بەکاری هێنا هەموویمان هێشتۆتەوە ساعتەکانی بۆنی وەڵڵاهی باشە ئێمە زۆر چاویلکە گۆڕنی ێستا چاویلکە فڕێن وانە مامەزا حەمەدەزا یا دایکی بەڕێستان ئازادی دایکم ناڵێم دایکمانە دایم هیچ زای نەکرد فڕی نەیەوە ڕاستە بۆیە بمێنێتەوە باشە بۆن چ بۆنێکی زیاتر بەلاوە مەبەست بوو وڵا بۆن ئەوە نەبوو بڵێ حەزی لە بۆنێک بێت بەڵام بڵێ خۆمان هەر چەند باتێت و بۆنمان بۆێنە یان خۆی دایم بوونی خۆش بووە لە ڕووی تحفەشەوە مامۆستا ئەحمەدجەزا دەڵێن زۆر حەزم لە تحفیات بوو زۆر وانە بە تایبەتی من لە چاوپێکەوتنێکە ئەم تحفیاتانە بینیوە زۆری حەزە ئەگەر شتێک لاقی بەسەر مەسەلەی کوردایەتی وە شاخ و داخ و بزم و مەڕ و ئەو شانە ئەوە هەر زۆری قسەکە دێتە سەر ئەوە بە حەزیشی لە شتی سیر وە شتی سیر و سەمەرە شتێک بۆ لای خەڵک نەبووایە حەزێک کرد لای هەوایە جوانە خۆی ئەم بوونیەتە گرنگە کەسایەتیەکاندا هەبێت یا خۆت ئەفمکە یاخۆ وەکو بەڕێستان دەڵێن بەدلەوە یادگاریەکان پێمان دەڵێن یا ڕابردوو پێمان دەڵێت کورد بە چ قۆناغێکدا تێپەڕی و ئەم هەموو پێشکەوتن و حەزارەت و ئەوانەی کە هەیە ڕاستەوڕاست بەدەستمان نەگەشتووە بەڕاستیەوە باوکم دایم شتی ئەوانەی هەڵگرتووە و تەنانەت ئەمەش حەزم کردەوە بۆ ئەوە بکەن ببورە ئەوە ئاخر حەبوو دەرمان و فەحسی شەکرە و توی حەبەکانی و ئەوانەیمان هەمووی ئەوەمە هەڵگرتووە
ئەمەش کە هەر کاسێتەکانی جەنابی کاسێتە کۆنەکانیانی خۆیت یان ئەو کەسانی کە حەزی لێ کرد کە گوێی لێگە ئەو کاسێتانە کە دەنگ هەیە یاخو کاسێت هەیە بە دەنگی مامۆستا حەمەد جەزا تا ئێستا بڵاو نەکرابێتەوە بەڵێ هەیە بەڵامی تر دەنگەکان باش نین یان لە دانیشتنیەکان لە ماڵی خۆمانین هەموو میوانمان هاتەوە دانیشتون و خەڵق قساکان یانی نەبوویان بە جوانی دەدورەوە هەر بەس ئێستا دەتوانی دەستکاری بکرێت بە شێوەیەکی مۆدێرنتر بکرێتە بەرچاو لێرە چیترمان هەیە شتێکی کە هەیە لێرە واسیکەین وەڵای ڕۆ ناکەم شتی ئاستن کامێرەشی هەبوو مامۆستا حەمەد جەزا بۆ خۆی ڤیدیۆ کامێرە و بەڵێ زۆرمان هەیە کە گیراوە بڵێ زۆربەی کاتەکانیش کە میوانمانە هات هەندێکجار بە ڤیدۆمان گرت ڕاستە ڕاشەمووی ماوە کاگونە بۆ خۆت لە ئایندەدا دەتەوێت کارەکانی مامۆستا حەمەد جەزا وەکو لە ڕابردوودا کردوتە دەتەوێت دووبارە ئیدامەیان پێ بدەیتەوە بڕوا ناکەم باڕێن بڕاستی من ئەوەی کە کردوشمە سێ چوار ئازام دوانیان سێ مادەیە کە کردبێتم بۆکو شتە کۆنەکانی بۆکەم چکە من نامێت دەستکاری ئەو یادەواریانە بکەم بەڵام من حەزم کردووە لەو کتێبە جوانی کە هۆنراوەکانی نووسیوەتی هۆنراوەکانم هێناوە ئاوازم بۆ داناو بە دەنگی من وتومە ینی پەیامی منەوە بۆ حەزم کردووە شعرەکانی باوکم لە دەنگی منەوە بەڵام هەندێک جاریش خەڵک داوا کاڵێ تخوا و گۆرانێ زۆر باش ینی دەتوانم بڵم جمهورەکەم بووە بە دوو بەشەوە نیوێ ئەڵێ تکاکەین وەکو لەسەر ڕچکەی باوکە بە هەندی 50 ئەڵێ لەسەر ڕچکەی خۆت ئێتا منی ساوام لە تۆم ئیش بۆ بکەم کە شتەکان تێکەڵکەم لەسەر منیش دەڵم لەسەر ڕچکەی خۆت هەرەبێەوە بە مشکدای مەڵێم ئەگەر یەکێک بوێت دەرکەوێت ئەبێ کە هەتا سەرەتایە ئەبێت لاسایی مجموعەیەک هونەرمەندی گەورە بکاتەوە بۆیە تاکو ڕێچەی خۆ دەگری کە ڕێچەی خۆت دەگرت ئیتر ئەبێ خۆت بیت دروستە من سپاسی بەڕێز دەکەم کە دەرگا دووهاڵا کرد و ڕێت پێداین بچینە نێو ئەو وێزگە ئەساس و زۆریان نهێنیەکانی هەم خێزانی و هەم مامۆستا حەمەد جەزاشەوە بخێنە بەرچاوی بیسەر و بینەرەکانمان پرسیارەکەی کۆتاییم ئەوە دەبێت لە بەرنامەکە مرتاح بوویت دەسوچاوی و خۆش بێ ماندوو نەبن زۆرم پێخۆشە پرسیارەکان زۆربەی زۆریان دووبارە نەبوو چکە بە جەنابیشتم پێشوتم حەزەکەم ئەگەر باسی حەمەد جەزا بکرێت بچن لە خەڵک لە خۆشەویستان پرسیارکەن چکە ئێمە چاوپێکەوتنێکی زۆر کراوە بەڵام خۆشحاڵ بووم کە پرسیارەکانی جەناب زۆربیان تازە بوون تا چەند گرنگە بەرنامەی ستاتیکا وەکو جوان بینیەکە جوان ناسیەکە بەم شێوەیە بچینە نێو وێزگەکانی تەمەن چونکە پێ ڕای کەسانی وەکو بەڕێستانم مەبەستە دەستان خۆش بێ زۆر خۆشە من زۆرم پێخۆشە وەک ڕۆژنامەنووس وەک پێشێشکار پێشەوەی چاوپێکەوتن لەگەڵ کەسایەتێکە بکرێت لە ژیانی ئەو زۆر بزانن چونکە ئەوەن گرنگ نیە تۆ بیزانیت تۆ ئەبێ و پرسیارانە بەهاژێنی بژێنیت کە خەڵک حەزەکە بیزانێت ئێستا هەست ئەخ بۆ ێڵم دەستی خۆش بێ زۆر بیان ئیشی لەسەر کردبوو ماندوونێ دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لێرەشەوە هیوای تەمەندرێژی بۆ دایکی بەڕێستان دەخوازم هیوادارم خۆشەویستانت هەر بە تەندروستێکی باشەوە بمێنەوە لەگەڵیاندا ژیانێکی باش و تەندروستکەن بەساڵیت سپاسیێواکەم خۆشحاڵم کە ئەمڕۆ ئێمەتان بەسەر کرد زۆر سپاس عزیزم بەرنامەی ئستاتیکا لەگەڵ هونەر حەمەد جەزا بە کۆتا گەشت سپاسی بەڕێزیان دەکەم کە دەرفەت و کاتیان پێیاین بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیان و ئەو وێزگانەی تەمەنی مامۆستا حەمەد جەزا کە لە ڕابردوودا پێیا تێپەڕیوە سپاس بۆ ئێوەش کە تاوکات بیسەر و بینەرمان بوون لێرەوە ماڵاوایی لە کاک هونەر حەمەد جەزا دەکەم سپاس بۆ بەڕێستا زۆر سپاس خۆشحاڵتر بوون